تەنکردنی یەکێتی سیاسی و فکری هەرکێکی بنەڕەتیە کە دەکەوێتە سەرشانی هەموو ڕێکخراوە حیزبیەکان دیارە هەموو ئەو ئەندامانی حزب لەبارەی مەسەلە سیاسیەکانەوە وەک یەک بیر ناکەنەوە و ئامانجیژەوە نییە کە وەک یەک بیر بکەنەوە چونکە ئەوە نەممکنە بە نەقازانجی تێکۆشانی حزبیشە بەبەست لەو یەکێتیە ئەستانەوەی داهێنەری فکری لە ئەندامانی حزبی نییە بوونی بیرورای جیاواز و ڕێککەوتنی دموکراتیکی ئەوان کلیلی چارەسەرکردنی دروستی گیرگروستەکان و هۆی بەرەوپێشچوونی حیزبە بەڵام ئەندامی حزبی دموکراتی کوردستانی ئێران لەو بیرورا سیاسی و فکریانە پێرەوی دەکات کە ئەگەی لە ئەندامان و لاینگرانی حزب و ڕێکخراوەکانی دیکە دیار دەکاتەوە ناتوانێت ئەندامی حزبی دموکرات بێ و پەیڕەوی لە زەمینەی فکری حزبێکی دیکە بکات چەند کەسێک هەن کەسێک هەن کە ئەندامی حزبی دموکراتی کوردستانن بەڵام لە زۆر بەو هەندێک جار لە هەموو هەڵوێستێکی گرینگدا پەیڕەوی لە سیاسەتی حزبێکی دیکە دەکەن ئەو بۆچوونە لە نێو کۆمەڵانی حزبی و غەیرە حزبیدا ئەو فکرەی پێکهێناوە کە حزبی ئێمە جناحی جۆر بەجۆری تێدا هەیە یارە ئەو فکرە بە تەواوی بەتاڵە وەلا حزبی ئێمەدا تەنیا جەناحێک هەیە و ئەویش جەناحی دموکراتە سیاسی دموکراتێک چۆنە دموکرات ئیمانی بە ئەرکی مێژووی حزبی دموکراتی کوردستانی ئێران هەیە و ئەو حزبە بەڕێکخەر و ڕێنوێنی خەباتی خەڵکی کوردستان دەزانێت دموکرات بەرنامە و پەیڕەوی حزبی دموکراتی کوردستانی قبوڵە و لە تێکۆشانی سیاسی خۆیدا لە سیاسەت و ڕێنوێنەکانی ئەو حزبە پەیڕەوی دەکات بەڕووبەرە و پێشبردننی ئەو سیاسەتە لە هیچ فەداکاریەک درێژی نییە دموکرات بە حەق شانازی دەکات کە ئەندامی حزبی دموکراتی کوردستان ئەندامی حزبی پێشەوا قازی محەممەد و سەدان شەهیدی بەڕێزە کە جانیان لە ڕێگای ئازادی کوردستان و سەرانسەری ئێراندا بەخت کردووە دموکرات لە بەستراوەیی بێزارە و هەر بۆیە دەیەوێت حیزبەکەی سەر بە هیچ دەستە و لایەنێک نەبێت و لە بریارداندا ئازادی و سەربەخۆیی تەواویە دموکرات لە خەباتی دژی ئیمپریالیستی بە تایبەتی ئیمپریالیزمی ئەمریکادا شرگێرە بەرامبەر بە هەر چەشنە دەستدرێژەیەکی بێگانەدا لە سەربەخۆیی ئێران دیفاع دەکات بە پشتیوانی خەباتی ڕزگاری خوازانەی هەموو گەرانی زۆر لێکراوی جیهانە دموکرات ناوەنگری ئازادی و دموکراسیە پڕ بەدڵ باوەری بە دموکراسی هەیە و لە ڕەفتاری خۆیدا لەگەڵ هێزە سیاسیەکان بە کۆمەڵانی خەڵک لەو ئەسلە پەیڕەوی دەکات دموکرات بۆ لە نێوبردننی ستەمی نەتەوایەتی خەبات دەکات دابینکردنی ئەو ئامانجە بۆ گەری کورد لەوەدا دەبینێت کە گەری کورد مافی دانانی چارەنووس بە شێوەی خودموختاری وەدەست بێنێت دموکرات ناسیۆنالیستی بەرچاوتەنگ نییە ڕێز لە دۆستایەتی نێوان گەران دەگرێت و حورمەتی بۆ مافەکانی هەموو نەتەوەیەکی هەیە دموکرات لایەنگری مافی زەحمەتکێشانە و دژی هەموو چەشنە چەمساندنەوەیەکی ئینسان بەدەستی ئینسان خەبات دەکات دموکرات بەشەردۆستە و بۆ دۆستایەتی نێوان ئینسانەکان بێ لە بەرچاوگرتنی ڕەگەز و مەزهەب نرخەکی زۆر دادەنێ و هەموو چەشنە ڕەگەز پەرستی و فاشیزم و خۆبەزم زانیەک مەحکوم دەکات لە تێکۆشانی حزبی و سیاسی ئێمەدا دەبێت جێگایەکی تایبەتی بدرێت بە ژنان کە نیوەی دانیشتوانی وڵاتەکەمان پێک دێنێت وەک دەزانین حزبی ئێمە مافی بەرامبەری تەواو لەگەڵ پیاوان بۆ ژنان دادنێت بەڵام دانانی ماف لەگەڵ پیادەکردنی ئەو مافە لە کۆمەڵدا مەودایەکی زۆریان لەبێدا هەیە دەبێت ئەو مەودایە بەرەبەرە لەبێ بچێت بە بیر و ڕای حزبی ئێمە هەرچی زیاتر ژنان لە
کۆمەڵایەتی و سیاسەکاندا بەشدار بن کۆمەڵ پێشکەوتووترە و هەرچی لە بزوتنەوەی سیاسی لەتەوەیەکدا ژنان تێکۆشەرتر بن بزوتنەوەکە پێشکەوتووترە بە شانسی سەرکەوتنیشی زیاترە. بەڵام ئێمە ئەومان ناوێت کە ژنان بە خودێک کۆر لە ڕێکخراوەکانی حیزبی ئێمەدا بەشدار بن. بە پێچەوانە ژنانی ئەندام لە حیزبی ئێمەدا زۆر هەرچی قورسیان ڕاستۆی و دەبێت پێکۆشانێکی بێمانجووبوون بە بەبەستی ئامادەکردنی کۆمەڵانی ژنان بۆ بەشداری لە خەباتدا بە بۆ وەربەرەکانی لەگەڵ دواکەوتووی و پوچ و خرافات و تەعەسسوبی بێجێ لە خۆیان نیشان بدەن. کەوابوو دەبێت لە پێشدا ژنان و کچان بۆ خەبات پەروەردە و ئامادە بکرێت و ئەو لە مەسئولیەتی حیزبیان پێ بسپێت کە جێگەیاندنی ئەو کارە یەکێک لە شۆڕژگێرانەترین ئەرکەکانی ڕێکخراوە حیزبیەکانی ئێمەیە کە دەبێت لە خەباتی دیژی دواکەوتووی و محافظەکاری ئەندامان و خەڵکی